ساڵانە لە سەرەتای مانگی ئاداردا پرسی مافەکانی ژنان و دیاردەی توندوتیژی بەرامبەر ژنان و دۆسیەکانی کوشتنی ژنان بە بیانی و جۆرا و جۆر بە گەرمی دێتە بەرباز. بە دیاریکراویش لە 8 مارسدا ئەم بابەتە لەلایەن ڕێکخراوەکانەوە بە گەرمی دەوروژێنرێت. کوشتنی مرۆڤ ژن بێت یاخود پیا و پێچەوانەی بنەمە ئاینیەکان و هەموو پێوەر و بەها مرۆیەکانیشە. لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کوشتنی مرۆڤ تاوانێکی گەورەیە و هیچ کات کەسێک مافی ئەوەی پێ نەدراوە بەبێ هۆکارێکی شەرعی کا کوشتنە لا بەرامبەر کوشتندا مافی ژیان لە هیچ مرۆڤێک بسەنێتەوە. لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی زۆرینەی شوێنەکانی دیکەی جیهان کوشتنی ژنان بە پاساوی شەرەف و دابوونەریت هیچ پاساوێکی شەرعی و یاسایی نییە، بەڵام ناکرێت ئەو ڕاستیە لە بەرچاو نەگیرێت کە ژن لە هەموو بارێکدا قوربانیە و هەموو ئەوانەی ژن تا لێواری مەرگ دەبن بەرپرسیار و تاوانبارن. لە هەرێمی کوردستان بەشێک لا ژنان بوونەتە قوربانی میدیای نابەرپرس و ئەو ڕێکخراوانەی بە ناوی ئازادی و نوێگەری ئەوەهانی ژنان و کچان بۆ یاخیبوون لا خێزان و هەموو بیرڕایەکی ئاینی و نەریت و کولتورێکی نەتەوەی دەدەن. تەنانەت بە هاندانی مادە و ناوبانگ کچان و ژنانی کەم تەمەن دەکرێنە سوتەمەنی پیلانێکی قێزەون کە سەری لە تێکدانی شیرازەی خێزان و کۆمەڵگە و بە قوربانیکردنی ئافرەتەوە دەردەچێت. ئەوەی ئێستا لە هەندێک میدیا و ڕێکخراوی مەدەنی هەرێمی کوردستانەوە بە هاندان و پشتیوانی مادی و معنەوی دەسەڵاتی سیاسی دەگوزارێت بەڕوونی دەری دەخات پیلانێکی تۆکمە هەیە بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و هاندانی کچان و ژنان و هەرزەکاران بۆ یاخیبوون لە خێزان و کۆمەڵگە. ئەماش لە ڕێگەی نمایشکردنی کۆمەڵێک دیاردەی نامۆ با کولتوری گەلی کورد. لەوانەش گەورەکردنی کۆمەڵێک کارکتەر بە ناوی کچە مۆدێل و نیشاندانیان لە میدیا ئاڕاستەکراوەکانەوە وەک سیمبولی ئازادی و خۆشبەختی کۆمەڵایەتی. هەرچی ڕێکخراوەکانی ژنانیشا لە کاتی کێشە و ناکۆکی خێزانیەکاندا بەشێکیان خۆیان دەبنە سەرچاوی کێشە و بۆ ئاڕاستەیە کار دەکەن کە لە هەموو بارێکدا پیا و وەک کائینێکی تاوانبار و ستەمکار وێنا بکەن. بەرەنجامی ئەم پیلانەش گەورەکردنی کێشە خێزانیەکانە کە تێیدا ژن قوربانی و زەرمەندی یەکەم دەبێت. بە بڕای بەشێک لە چالاکانی بواری ژنان دوای زیادبوونی حاڵەتەکانی کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان کاتی ئەوە هاتووە پەنجە بخرێتە سەر هۆکارە جەوهەریەکانی زیادبوونی کێشەی خێزانی. لە هەرێمی کوردستان دوای کوشتنی هەر ژنێک دەیان کەسایەتی و ڕێکخراو لەسەری بەدەنگ دێن و خۆیان دەکەنە خاوەنی دۆسیەکەی. لەبری ئەوە داوا دەکرێت میدیا و ڕێکخراوەکان بە ئاڕاستەی بەرپرسانە و بەڕاوێژ لەگەڵ توێژەرانی کۆمەڵایەتی کار بکەن و پیلانی تێکدانی شیرازەی خێزان و ئاشتی کۆمەڵایەتی جێبەجێ نەکەن کە ئەم پیلانە دوجار ژنان و کچان دەکاتە قوربانی و هەندێک جار باجەکەی بە ژیانی مرۆڤێک کۆتایی دێت.